گەڕەک یان کۆڵانی عەجەمەکان بەشێکی تری مێژووی دێرینی کفریە، دەکەوێتە ڕۆژهەڵاتی شارەکەوە و لە سەردەمی خۆیدا بە دیوی دەرگای 12 ئیمام دانراوە. دانیشتوانی ئەم گەڕەکە زۆرینیان لەو کوردانە بوون کە سەردەمی عوسمانی لە ئێرانەوە هاتنە کفری و نیشتەجێ بوون. کفری دوو گەڕێک بوون، گەڕێکی سادان پێوت و گەڕێکی ئیسماعیل بەگ. وا گەڕێکی ئیسماعیل بەگ ئەم کۆڵانەی بە تیاداژین پیانەوت گەڕێک عەجەمەکان. گەڕێک عەجەمەکان لێرە جەماعەتێکی دانیشتوون. عیسا بی حاجی عیسا عەمرخواکە میرزا هەلاج بوو، باوکی دایەت ئەوانە ئێسانە قسمێکیان کردیان جنسی عێراقیان دەرکرد، قسمێکیان لەبەر عەسکەری دەریان ناکرد بیستمانە ها من هین نەکرد بیستمان وتیانە ئەمانە لەبەرەوە دەریەکە نستابقەن ئینشای ئێرانی. ئەم گەڕەکە ئێستاش ماوەتەوە، بەڵام بەشێکی کەمی ئەو خانەوادە کوردانەی ئێرانی تادا دەژین. ئەمە ڕوویەکی تری پێکەوە ژیان لەم پیرە شارەی کوردستاندا دەخاتە ڕوو. ئەم گەڕەکە کە پێژن گەڕک عەجەمەکان لەبەر زۆری عەجەمەکان لەم کۆڵانە بینە. ئەناخۆنی بێژی هەر عەجەم لەیرە بێت نە لەم شارەیە لە زۆر شوێنتر بووە. ئەم منتقەیەکی کۆنە، بەڵام ئەوان لە گێل زەمانۆ لەیرە بووینە، لە تەمەەن باو باپیرێمە وە لاوەیشە لەیرە بووینە. ئەوە ئەمە لەو دیمەوە پیان ئەوت ما سەلیم عەجەم لەو دی ماڵمانە زۆر تێکەڵ زۆر بێفەرقانە ئەژیان. چی ئیشەیەمە ئەمان کرد ئەوان زیاتریانە کرد، ئەوان هەلاجیانە کرد، ئەو شتا کە قەدیمی هەلاجیانە کرد، مەسەلەن حەماڵیانە کرد، هەرچ ئیشێ باتە دەبڕۆ ئەیان کە بەس زیاتر ئیشە فەنیەکانیان ئەکرد. عەجەمەکان بەو خانەوادانە وتراون کە عێراقی نەبوون، بەڵام کورد بوون و مێژوویەکی دیاری ژیانیان لە کفریشدا تۆمار کراوە. سامان کەریم کورد سات نیوز، کفری.